ما مستشاركي من سبارت بعذاب قيامته عذاب ناغوريا بەڵێ جا او بسياري استابن وابخوشم ريكوردم كرديا دموي يعني انجام تجي يعني باشم دي وبي باتان كسا چی بشاندم يعني تار نوع كسا عظم لي بزان لروج قيامتي ولا قبري عذاب كان ينتهي بەڵێ فەرموو ما مستوى كم كس نيوج نكر لأنه قبري هاو نيوج نكن ينواني نيوجي ببتر ذاكن عذاب كيت قبري نو قيامتي قوربان گیان لە قیامەتە دیارە ما سەلەکەکم فی سەقەڕ قالوا لم نكن من المصلين ئەوانی کەوا بە کولی نوێژیان نەکردووە ئەوانەشی کەوا نوێژەکانیان بە پچڕ کردووە خوای گەورە فەرمێ فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون ويل ناڕەحەتی ويل دۆڵێکە لە جەهەنەم زۆر ناڕەحەتە بۆ کەسانەیە کە نوێژ ئەکەن بەڵام نوێژەکانیان پچڕە یان نوێژەکانیان سەریعە یا لە کاتی خۆیان ناکەن حەق بە نوێژەکانیان نادەن ئەمە لە قیامەتە بەڵام سزای ناو گۆڕیان دیاری نەکراوە ئایا خوای گەورە چۆن سزایانەدا ئەوە عیلمەکەی لە لای ئەڵڵایە لە لای ئێمە نییە باشە مامۆستا نەفەری دووەم مامۆستا ئەوەی دووەم دووری لە ڕووجەنابەت کەسەکی درۆزن بەڵێ عەزابەکەی چییە طبعا درۆزن خوای گەورە لە قیامەتە بە جەهەنەم سزای ئەدا بە ئاگر ئەیسوتێنێ ولا گۆڕیشە سزاکەی چی بێ خوای پەروەردگار بۆی دیاری کردووە بەڵام خۆ ئێمە شتێکمان نییە بڵێ سزای گۆڕ بەو شێوازەیە بۆ شێوازەیە ئێستا بۆ نمونە ئەو کەسانی کە زەکات نادەن ماڵەکەی ئەبێتە مارێک و بە گەردنیەوە ئاڵێت پێوەی ئەدات باشە ماڵەکەی لە دۆزەخە ئەبێ بەچی ئەبێ بە پارچەیەکی ئاسن و گیانی پێکەوی ئەکرێت تەنیشتەکانی سنگی پشتی تەنیشتەکانی ئەمانی پێکەوی ئەکرێت ئەدی مامۆستا ئەوکەی کەسەکە درۆزنە ئەو چی لێ دەکرێم وەکوتم قوربانگیان عەزابەکە خوای گەورە عەزابیەدا بەڵام ئێمە نازانین بە چ شتێ عەزابیەدات بەڵێ مامۆستا ئەدی سێمیان کەسی زیناکار هەمووی براشین نەکەم زیناکان ئەگەر طبعا تەوبەی لێ نەکات لە دنیادا بەو زینایەوە ببرێ تەوبەی لێ نەکردبێ و بینی خۆی لەگەڵ خۆیان باش نەکردبێ و خۆی بۆ خوا یەکلا نەکردبێتەوە لە قیامەتە لە جەهەنەما ئەسووتێت خوا ئەیسووتێنی و یعنی مستحقی ئاگری دۆزەخیەکات لە قەبری عەفوان پرسیارەکەی چارەمیشمەوە هەر تایبەتە بە ئافرەتان عەزابی ئەو ئافرەتانە چیە کە نمونە پانتۆ ڕۆشتان لەبەرەکەن یان نمونە چەفی لەسەرەکەن یان ناو چەفیەکان پرچیان دیارە قوربانگیان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە دۆزەخە کۆمەڵە ئافرەتانێکم بینی ئەسووتێندران بەڵام لەم ئەڕاهومە قەط من لە دنیای ئەوانم نەتبینیوە نساء كاسيات عاريات مميلات مائلات رؤوسهن كأسنمة البخت المائلة جلەکانیان تەسک بوو جلەکانیان تەنک بوو باشە کاتێکە ڕۆشتن لە جەولاريان نەکرد قژیشیان ئەهێنا تۆپەڵیان نەکرد وەکو بان پشتی وشتر لەبان سەریان دایان ئەنا کەواتە ئەمانە هەمویان چین ئەمانە هەمویان ئەسووتێنرێن بە دۆزەخ بە ئاگری دۆزەخ ئەگەر ئەو کەسە نوێژیش بکە ڕۆژوش بگرێ مادام سفور بووە لەسەر سفورەکەی تەوبەی نەکردووە خوا ئەیسووتێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دنیایە خۆی ئەمەی باس کردووە لە قیامەتە یعنی کە کاتی سەفەری قیامەتی کرد سەفەری عەفوەن سەفەری ئیسرا و میعراجی کرد شەوڕەوی پێکرا و بەهەشت و دۆزەخی بینی لەوێ ئەو کۆمەڵە ئافرەتەی بینی ئەسووتێندران بە هۆکاری سفوریانەوە لە قەبرەکەشا چۆن سزایەک بدرێن ئەوە لە لای خوای پەروەردگار و دیاری نەکراوە